دهوکا من شاری وینم باجری من گل هاجینم دهوکا من شاری وینم باجری من گل هاجینم خملا تش خملا زینه بردل من کاتێک لە ڕێکی دوورەوە ڕێدەکەیت و دەگەیتە ئەم شارە لەم بەرزایەوە سەیری ئەم شارە ڕەنگین و جوانە دەکەیت هەموو خەمەکان و هەموو هیلاچەکەت دەڕەوێتەوە ئێرە شارە ڕەنگینەکەی دووەکە دووەک بردل من تو شیرینه خمل آتش خمل زینه بردل من تو شیرینه هەمیشە کللتور کەلەپور فەرهەنگی شارێک ناسنامەی ئەو شارە دەرەخات ئێمە ئەمڕۆ لە خزمەتی کاک ئەمیر بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر لە پارێزگای دووهۆک ئێمە لێرەین لەم مۆزەخانە جوانە لێرە دەست پێ ئەەکەین کە ئەم هەموو جلوبەرگە و ئەم هەموو ناوچەی کوردستانی تیا بە ناو دووهۆکیشەوە کە ڕەمزی پێکەوە ژیانێکی کللتوری زۆر جوان بەدی ئەەکەین لێرە من ئەمێ ئالرەوە باسی دوایی بینە سەرجەم کاروباری مۆزەخانەکە ئەم بیرۆکێ چۆنە زۆر جوان پارێزراوە بەێ بخێر وێن زۆر سپاس یەکش ئەرک و سیاسەتە وەزارەتە ڕۆشنبیری و ڕێبەرە گشتیا ڕۆشنبیری پاراستنا کەلتورەیە ئەو کەلتوری دەبەرەمە دەبەرەبادینە دەوڵەمەندە کەلتوری خۆ لەو ماژی مە شایە دیفشیانت مە پاراستینە مە کۆمکردینە چونکی دوو ئارماشمە هەنە ئەک لێگەریان دیفچۆن سەرکەلتوری دوو پاراستناوێت مۆزەخانەکان نیشتیمانیدا ئەوە مۆزەخانان نیشتیمانیا ڕێبەرە گشتیا ڕۆشنبیریە مەشیا هەمی جلوبەرگن پێکڤێژیانە سەروی ئاخێک و ئۆل و ئاین جدا هەبووینە هەم جلوبەرگەکان جوانان هەم ڕێزکردنیان لە تەنیژێکەوە کە ڕەمزی پێکەوەژیانێکی جوانە لەم ناوچەیە و هەم پاراستنیان بەم شێوازە زۆر بە نرخ و ئەرکێکی گرانتان کێشاوە. کاک ئەمیر کە من ئەم ئامێرانە ئەبینم مەسەرەن بۆ نمونە ئەمە ئامێری هونەرمەند ئیسا بەرواریە ئەوانەی چەند هونەرمەندێکی ترن بەڕاستی بەزین دوهێشتنەوەی ئەم ئامێرە چکە هونەرمەند ئامێرەکەی خۆی زۆر خۆشوێ ئەو کەلوپەلەکانی خۆی زۆر خۆشوێ ئێستا کە سیری ئەمەم کرد بیرەوەکەم و تۆ بڵێ ڕۆژێکش بێ ئامێرەکانی ئێمە مەسەن گیتارەکانی من دوای نەمانی خۆم ئەوە لە مۆزەخانێکی وا هەڵگیرێت ئەمە زۆر گرنگە بەلامەوە باسێکی هەرە چالاکیە وەرزیەکانی بەڕێوەبەری گشتیان چالاکیە بەعام بە گشتی و چالاکیانەی کە لێرە ئەنجامی دەدەن چۆنە بۆمان باسکی بە کورتی بەێ مە چەند چاڵێکی هەنێت ینی ثابتن جێگیرن نمونە ویسەواڵە فیلمە سینەما دووهۆک ساڵانە فستیڤالێکی گەورەیە بەێ ساڵانە نیودەولەتیە ساڵانە تێدەکردن مە ساحکردنا ڕۆژە پارێزگاها دووهۆکە هەی چاڵێکی ئەن ڕۆشنبیری و کەلتوری و هونەری تێدەکردن مە زیندیکردنا بیرەوەرێت ئادار و نەورۆزێک و بە ساڵانەت تێنەکردن زێدەباری و چەند چاڵێکی دیت ئەدەبیەت تۆنەری ڕۆشنبیری زیندیکردنا بۆ نمونە ئەف ساڵە یادا 27 سێک و ڕۆژە شانۆ جیهانی سیمینارێکی و شانۆگەریەکی هاتە ساحکردن زۆر گرنگە کە ئەم مۆزەخانەیە دەبینیت ئەم کللتور و هێشتنەوەی ئەم کەلەپورە بە جوانی هەستەکەی کە پارێزگای دووهۆک هەڵگری نامەیەکی کللتوری و کەلەپوری زۆر جوانە ئێمە زۆر سپاسی کاک ئەمیرەکەین کە ئەمڕۆ لە خزمەتیا بووین لێرە هەردەم شوێنەکەتان گەشاوە بێت هەردەم لە خزمەتی کللتور و کەلەپور و هونەری کوردیا بن. ئەوە ئەدیب و شاعیر و نووسەرە کە لایەنە گرنگەکانی شارێک مێژووی شارێک لەلایەنە ڕۆشنبیرەکەیەوە دەگوازێتەوە بۆ جیلی نوێ
ئەم چاوپێکەوتنی ئەمڕۆمان لە شاری دۆک لەگەڵ کاک مصدق کە دەست و خامەیەکی ڕەنجینی هەیە لەم بوارەدا بەخێراتێکی گەورە دەکەین زۆر بەڕێزیت زۆر سپاس بۆ ئەم دیدەنیە هین خێراتن زۆر سپاس بۆ بۆ بەرنامە هەوە دووکێ ئەف جێ vێگۆڤێ ئەم دووکی لێ ڕنیشتین بەری سێ ساڵە بەری سەرهەلدانێ پێش ڕاپەرین 1992 ئاڤاهیە دایرە ئەمنە حکوومەتە عێراقی بوو وی جیهی سەدان گەنجێت کورد هاتینە ئازاردان ئەشکەنجەندان کوشتن و حکومت گیرانتر و امکان لەژێر ئەشکەنجێ وی باژێری دەهان گەنجێت کورد و غەراداویە کرێ لێبشانازی و ئەنجام خەباتە گەلێ کورد ئەف جهێ ئەم لە vێگۆڤێ لێ ڕەنیشتین پشتی سەرهەلدانە 1991 بنیاتێ یەکەمین زانکۆل پارێزگەها دووکێ ڤیجی هاتیە دانان ئەvە جهێ شانازیە بۆ مە هەمان دەمژیدا ئەچێن بێژم بە شانازیەکە دیدایە ڤی ئاڤاهی ئەو ژی ئاڤاهیە یەکەمین ئینسکلوبیدیا پارێزگەها دووکێ ڤی جیهاتیدا ئامادەکردن بینە سەر باژێرە دووکێ باژێرە دووکێ وەکی نزانە سنتەرێ پارێزگەها دووکێ و ئەم چێن بێژین vێگۆڤێ سنتەرێ هەمی دەڤەرا بادینانە لە سنووری باشووری کوردستانê کاک مصدق باسی مێژوێکی پرشنگدارت کرد لە دووەکە لە ڕووی ئەدەب و شاعیران و ئەدیب و شاعیران و نووسرانیەوە من حەزەکەم پێکی جەنابەت دەست و خامی جەنابەت لەم بزافە جوانەیە چیت کردو بۆ دووهۆک هەندی مشیان هەبن مکارێکی کردی لێ پێویستە ئەوی کۆری بچینە جهێ کۆری و لێرە ببین ئەیبوونا فەرموو کاک مصدق ئێستا بەڕاستی زانم بۆچی ئێمە هۆینا بۆ ئەم ژوورە ئەم ژوورەیە زۆر تیا هیلاک بوویت بەڕاستی ئەم بەرهەمە بە پێزانە کە لەم ژوورە شەونخونی و تیا کردو نووسیتەوە یەکێکیان پێک هاتووە لەم ئینسکلۆپیدیا کە لە 9 بەشە بەڕاستی کارێکی زۆر مەزنە ئەتوانی باسێکمان بۆ بکەی بەری ئەس بێمە سەر باسی ئینسکلوبیدیا پارێزگەها دووکێ من دوێ بێژم ساڵە 1970 وەرە من دەست بنوێسینێ کردیە چەندیت بابەت گوڤار و ڕۆژنامەت کوردی یەک پێش ڕاپەڕین و پشتی ڕاپەرینە بەڵاوەکرینە 14 کتێبێت چاپکری هەنە بەس تشتێ پترش هەر کارێکیە شانازیە پێکەم ئینسکلوبیدیا پارێزگەها دووکێ ئینسکلوبیدیا پارێزگەها دووکێ وەک بیرروکە ساڵە 2012 بووم دروست بووە لێ دەلیڤە بوومە هەل نەکرد دەست پێ بکەین حتا دەست پێ کۆ 2013 من دەست ئامادەکاریان کرد بۆ ئامادەکردنا ئینسکلوبیدیا پارێزگەها دووکێ ئەوژی پشتی ڕێڤەبەریە گشتیە ڕاوشنبیری و هونەری پارێزگەها دووکێ و شخصی ڕێڤەبەرەوەی وەختی کاکەی و ڕەمەزانی خول پرۆژەی کریە خوددا ئەم کارە مەزنە لە ماوەیەک لە چەند ساڵێکی زۆر قورس و گران کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە لێرە بە ئەنجام گەشتووە ماسە باسێکی ئەم کتێبانم بۆ بکە کە ئەوش لێرە داوناوە دیا هەڵبەتە گرنجێکی خۆی هەیە بۆیە لێرە ئامادەت کردووە بەێ وەک مامەژە پێکی دیمایی کە 2017 ئەس کاری ئامادەکردنەوە ئینسکلوبیدیا دیمایی کاتم و بەرەف چاپخانێ چوو لە 14 نیسانە 2018 ئاهەنگێکە مازندل هۆڵا کۆنفرانسان لە پارێزگەها دووکێ ئینسکلوبیدیا دەست دابشکردنەوەی هاتەکرد پشتی وێ من دەست کارێ بەرهەفکردنەوە دیروکە پەروەردە و فێرکردنی پارێزگەها دووکێ کرد ئەvە سێ بەرگە دیروکە پەروەردە و فێرکردنەوە هاوچەق یعنی قوتابخانەی فەرمی ڕسمی دەست پێکردن شیەکەمین قوتابخانە سنووری پارێزگەها دووکێ ساڵە 1998 هاتیە دامەزاندن حتا کو vێگۆڤێ بەرفرەهی مەسەر چاوانیە پەیدابوونە پەروەردانی جیهانێ پاشی چاوەگەهشتی وڵاتی دەولەتە عوسمانی پاشی چاوەگەهشتی عێراقی و باژێرەت مەزنێت عێراقی وەک مووسڵ و بەغدا و ڤانا پاشی چاوە هێدی گەشت حتا یەکەمین قوتابخانە لە vê دووکێ ئولقەزای زاخۆ دووک و ئەمێدیە ساڵە 1998 هاتی نەڤەکردن دیگە ئەvە سێ بەرگێ توێ هەر ئێک بۆ بابەتێکی تەرخوانکردینە پێنجیش قوتابخانێت هەرێکە بێت پارێزگەوە دووکێ بخۆڤەگێتینە و سەدان بەڵگەنامە یەن ڕسمی تێدا هەنە
کوڕیەکی مێژووە پەروەردە و فێرکردنی پارێزگەها دووکێ دەتەن یاسین ئەف پرۆژە بێگۆڤێ ئامادەیە بۆ چاپێ ئەمێ لێر گەڕین دەرگەهەیەکی ببین نین بشین چاپ بکەین و بدەینە خەڵکی خۆی خوش بکەین. بە ئەرشیڤکردن و نووسینی مێژوویکی وەها پرشنگدار هەڵبەتە مێژوو شارێک بە زیندوی دەهێڵێتەوە. ئەمە هەڵبەتە ئەرکوماندووبوونێکی زۆری ئەوەیە کە لەسەر دەستی نووسران و ئەدیبان دایمەن هەمیشە ئەوان ئەرکە گەورەکە دەکێشن. ئێمە لێرەدا کۆتایی بەم دیدارەی ئەم ڕۆمان ئەهێنین لەسەر ئەم بابەتە لە خزمەت کاک موسەدەق بووین. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ ئەو ماندووبوونی و ئەرکی کە کێشاوتانە بۆ مێژووی ئەم شارە جوانە. هەی نابی و نابی و نابی بمرم لێو 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 هەی نابی و نابی و نابی بمرم لێو 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 دلش عشقی فنابی بمرم لێو 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 دلش عشقی فنابی بمرم لێو 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 جاویرش خورانابی بمرم لێو 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 جاویرش خورانابی بمرم لێو 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 ئەو دەنگە و نەغزەیە کاک ئیسماعیل گیان زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ کە هاتمە دوهۆک بە دیدەنی گۆرانی بێژێکی کۆنی ئەم شارە شاد ببم. ئەوش کاک ئیسماعیلە کە دەمێک ساڵە لە هونەر دوورە دەمێک ساڵە گۆرانی نەوتووە. کاک ئیسماعیل گیان هۆکاری ئەوون بوونێت لە پانتایی هونەری دوهۆکە چی بوو؟ زۆر سپاس بخێر بێن سەر چاواب ڕاستی گوریەتیا من بۆ ماوەکی هونەری دوور کەتیم ئەس ماوەکی نەخۆش کەتم ئەوە سێ چۆر مانگە ئەلحەمدولیلا ڕەوشا من یا تەندروستی ئینشەڵڵا بەرەف باشیە بەس ئەس تقریبەن ئەوە نزیکی ساڵی بوو من نەخۆش کەوت بووم ئەلحەمدولیلا ئێستا من ڕەوشا منەوە تەندروستی باشە و جارێکە دێ ئینشەڵڵا دێ گەرمەستێکی زۆر باشە سابین ئینشەڵڵا جارێکە دی کۆ خزمەتە گەلە وڵاتی خۆ بکەین پەیامەخوا و هونەری دەوت بەردەوام بین. کاک ئیسماعیل گیان لەو سەردەمانەی زوو وازم لە هەشتاکانیشەوە جەنابتان گۆرانیتان هەیە و گۆرانی دەڵێن پێشتر هونەر لە دوهۆکە باسکە ئەو دەستپێکردنی هونەر و مۆزیک و گۆرانی بێژەکان مۆزیک ژانەکان لەکەیە ئەو جمو جۆڵە دەستی پێکرد و گەشتەی سند. بەێ ڕاستی من ساڵت هەشتەیە دەست پێ کرد بۆ جارە یەکیژی کۆ من دەست ستران گوتنێ کردی ناو شۆڕەشێدا ستران گوتن ساڵە هەشتێ سێ یەکەم جار بوو بەس وەکو چۆمەت ناو گۆڕۆپێت موسیکێدا و کۆمت موزیکێدا کار کردی ساڵە هەشتێ و چۆرێ بوو هەشتێ و پێنجێ من گەل کۆما شێخۆ ئەس بەشدار بووم وەکو ستران بێش یەکەم جارجی کۆ من کۆنسرت ئەس بەشدار بوویم هەولێرێ کۆنسرتێ نەورۆزێ ساڵە هەشتێ و پێنجێ هۆلی گەل یەکەم جار بووم چووی مەسەر شانۆ و ئەکیید ژیانی ئارمانج و مەبەستەمە پێ ئەو بوو ئەس خزمەتە گەلێ خۆ وڵاتی خۆ بکەم تەریقا ستران گوتنێدا ji bo wê çendêjî ew resenatî ew strangotina wî serdemî bû her hunermendekê nemir û yê tweğer kirîn jî ev rûke karê wê hunerî her yê zîndowe û guhdanî têtekirin ji bo ku ew resenatî karvedana wê armancek hebûn ku xizmeta strana Kurdiya resen bêtekirin. باسی ڕەسەناتی و Belê ئەو هونەر ڕەسەنەی کە لە دووەکە دروست بوو belê گۆرانی بێژە ڕەسەنە کۆنەکان چێ بوون و چۆن گەشیان سند و هاتن بۆ ڕۆژەی کە ئێوە دەست پێ belê rastî karîgeriya qutabxana Zaxo ser navça badînan hemîya hey ku qutabxana Zaxo ya stran gotinê karîgeriya xwe ser navça badînan bêjim ya kirî li ser wî demî بۆ نمونە مەسەلەن هونەرمەندێ مازن بشار زاخۆی کو ئەڤە وەکی بێژن
بناغەیەک بۆ سترانە کوردی لە ناو چابادینان چێ کرد شتێکمان بۆ بڵێ گۆرانێکمان بە عودە جوانەکەت بۆ بڵێ با گوێکمان لە گۆرانێکی تریش ببێت باش سەر چاوە چاوەکانی گەشت بێ هەی ساڵێن تلینەکن چه گوستیرا چه زیر و مرجان و مورا تلینەکن چه گوستیرا چه زیر و مرجان و مورا فی دلی ندم برکیرا ناری که نبیجه جیرای فی دلی ندم برکیرا ناری که نبیجه جیرای بختي ومال زيناكن كراسي ودرن كركن بختي ومال زيناكن كراسي ودرن كركن شبالي بك يا فريناكن سي خلاطا بلافناكن شبالي بك يا فريناكن سي خلاطا بلافناكن سي خلاطا بلافناكن خلاطا بلافناكن تلينكن چه گوستیرا چه زیر و مرجان و مورا تلينكن چه گوستیرا چه زیر و مرجان و مورا في دلی ندم برکیرا ناری که نبیجه جیرای في دلی ندم برکیرا نارین که نبیجه جیرای زۆرم خەویە قەیناکە بەوە جێ بەڵم خۆ دەمەی دروستکەی عادیە پاشی وڵا ئەسڵا عادی نییە ملەوانە کەسکە تەحینا سوورە دەبۆستە با بۆ بە خەڵکی بڵێنتیە ئەم بڕگەیمانوا گەشتنێتە نزیک پارشێ و ئەمڕۆ هە لە دۆگماینەتەوە ئەوە نزیک پارشێ و بووە باوێشک و خەو هەمی تێکەڵ بووە ئێستا بەتەماین خواردنێک بۆ پارشێ و چەک بکەین شیرین خان مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان حەزەکەم خۆی بوارەکەی خۆی باس کات بەڵام پێش ئەوە ئێستا بۆ بام باسکە خواردنی چیمان بۆ دروستکە خواردنێکی دهۆکانەمان بۆ دروستەکە چیمان بۆ چێکە دەکەی بەێ دەڤەرە دووکێ و دەڤەرە بەهدینە کومە گەلێک خۆرن هەنە خۆرنێکژی منەوە بەرهەفکری و هەندێکت بێژنێ کفتێک و کوردیژی درست دبێژنەی گڤشک بەێ ناوەکەی زۆر خۆشە گڤشک هیوادارم گوێشن ئاە بەس کوفتە ناتوسۆنە گڤشک چێترە پێکهاتەکانی چی و چی پێکات برنج بەس برنجێمە بلایە مارکە نەبیت چنکە و وەختی بەرێ مارکە نەبوو و گوشت فلفل کێتراش و خێ و پیڤاز و سیر و لەیمونێژی ئەم چین پێ بخۆین باش ئەی ئەمانە بۆ چییە ئەوێتانە ئەوێتە دچێت ماستە بۆ چییە بام تەحین جای وشک بینم ئەمانە بۆ چی ئەجا حەسکەم تۆ بۆ بینەرە بێژی کادت تو چه خۆرنچێکی ئەفتە شتێت غریب دەر سەر کەواتە منیش خواردنێکەکەم مقابلاتێکەکەم مقابلاتی باینجان بە ماست و بە ڕاشی ئەوە دوایی نەسەر باسی لە کاتی چاکردنی باسە دەست پێ بکەین تمام خۆش دیارە قیما کاتە سەر ئەو برنجە قیمەکەی زۆر زۆرە من زۆر عجیب ئەو کاتانی کە قیمەکە زۆرترە بە لە برنجەکە پیڤازێژی دێ دووە هیرکەین دوو پیاز بەسە دووە دوو نیڤە ئەو بکەیفۆ مرۆڤە و سیرێژیە حەس بکات پیچێکی دیگەڕێدا یە حەژێنای کرد پتر وەڵا پتر خۆشترە دێپا پترێ بکە شەش کاکلکێ سیرە بکە شەش بەێ ئەی شتێکی کەم بۆ بێژە تا من ئەم پیازە چاکەکەم وەک مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان لە دهۆک
شارەزایەکەت اختصاسەکەت چییە؟ دەنگ و گوتن و ئەس ژبلی مامۆستا پەیمانگە هۆنەرێنجوان ئەس ڕاهێنەرە دەنگی ژیبە واو بەلێ و شارەزایی ئانکۆ گوڕانی بژە ئۆپێرایمە بەڕاست بەلێ عادی شتێکمان بۆ بێژە ئۆپێرا ئۆپێرا چ بێژن شتێکانە بابەتە تەواوە ئەو پەڤارەتی نازانم هەلە خۆمەوە عادی هیوادارم ئەم هوەرە پەرە پێبسەندرێت لەسەر دەستی تۆوە کۆمەڵێک گەنج فێری ئەم هوەری ئۆپێرا بکەی بەڕاستی هوەرێکی جیهانیە هوەرێکی تابڵی بەرزە هوەرێکی زۆر ڕاقیە. چاوەکانت بێدەنگە دوێ نیگاکان زۆر شت ئاڵێ ئەوەی بادام نای دەرچێنی ئەوەی لات بوو تانهێنی هەر کاتێک سارنجیانەدات ئاشکرا لێیان تێ ئاگام هەر کاتێک سارنجیانەدات ئاشکرا لێیان تێ ئاگام بەڵێ تو دێنوکە چیگەی دێت چیگەی من مقابلاتێکی باینجان دروست دەکەم بە باینجان پێویستم بە چیە ماستە تەحین سیر زەعتەر نعنا بایم زەیتی زەیتونی ئەکسترا ڤێرژن اینجا با دەست پێ بکەم ئەوە هێلی ئەەکەین ئەف زڵاتە دەبخۆ هزراتەیە یانژی ئەوە ئەمە مەژوویەک دیڤ هەیە خۆی مەسەرەن یەک دوو شت هەیە من هەمیم کۆ کردێتەوە ئەلەمە بەکارمێنەوە مەسەرەن فکرەکانم وەرگرتووە بەڵام من بە شێوازێکی ترێکم. ئەوە بووە بەرگە هوەریژ بەیقاعەوە بەم حەزەکەم ئالەمەوە دەست پێکەم زۆر مشتەهیە تۆ ناخۆی بەخوا شتێکت تێ کردو تێ ئەوە بیخۆم بەلایە بێم هەکەیەوە بخۆ باوتەیە گوتینەکێ بزانین سەنعاتەکەی دەستمان چۆنە واو گەلێ خۆشە خوشە ئەم باش بوو هەزار زیرای بوو بە زۆر خۆشە من ئەمە یەکەم جارمە ئەمە بخۆم واهێزانی بە زۆر خۆشێت من شەبێ دروستی کەم بەڕاستی بەس تۆزێک خەی زیاد هەمی مەزبوطە خوێەکەی تامی ئاڵتە ڕژەکەی سیرەکەی یعنی ئەس شێفەکە زیرە دەسەڵم کرد ئەمە دواوی کە کوڵانت لە ڕۆنا سووری کەینەوە نەنا بەلێ ئەستام کەمە خۆرنەوە ئالی بزانین سەم شتام یەکەم نەشە شتامم نەکردووە دەگوت ئەف خۆرنە تۆم خوارد وەقت نە
تاگوت ئەف خۆرنەوە هەی بەس هەندێک تشتە ئەزش نەخۆی نییە. دەکەم تا چه سەرزیدەکی خۆی ئەمە نییە ئەوەی کە هەیە مەسن بابەغان و جیان شتێکە باینجانەکە وردەکەن یا بە قاشی گەورە سوورەکەنەوە جا ماستێکن بە سەراگەڵ سیر بەڵام من هەر لەو فکرەوە کە هەیە من ئەمە ئاهیم لێ دروست کردووە مەسن باینجانەکە ماست و ماسی کوردی نەک ماسی قوتو بە ماسی کوردی خۆشە مزرە لەگەڵ ماستەکە سیرەکەم تێکرد خەم تێکرد وەکو کرێمەم لێ کردها ئەنجا کردم بەسەریا ئەنجا بامون بۆ سو کردو کردم بەسەریا ئەتوانین تەرخونی تاڕیا تەرخونی وشکی پێوەکەی یان جاترا یان نعنای وشک شتێکی مرۆڤ بەڵێ بەڵێ خۆشە ئەو تامی حەزیلەکەی لە خیرا زەیتی زەیتونی ئەکسترا ڤێرجن گوشراوی یەکەم ئەوە زۆ خۆشە چۆنە بەلاتەوە غەریبە خۆشە مرۆڤ چێت دەبێت بتنێ خۆرنە سەرەکی بخۆچونکو یا ئەمە قورسی شانیەکە تۆ ئەمە ئەتوانی گەل نانی لەگەڵ نانی فەتوش ئەو توانی نانی فەتوش سوکەیتەوە بکەیتە سەری ئەوەیش خۆشە نانی فەتوش بکەیتە سەری ئەو بنانەکەی خۆی زۆر خۆشە بەڕاستی یعنی گەشتێکی خۆشم کرد بۆ دوهۆک لەم گەشتە کەسانی زۆر جوان زۆر خۆشەویست زۆر بەهرەدارم ناسی لە موزیسیان لە هونەرمەند لە خوارد دروستکەر لە مامۆستای پەیمانگا بەڵێ لە بەشی ئەدەب و نووسین و ڕۆشنبیری و هەموو ئەو شتانی کە ئەمڕۆ لە دوهۆکا بینیم بەڕاستی دڵی زۆر خۆش کردم کۆتایی گەشتەکەشم بەم خوارد نەخۆشەیە کە بەدەستی مامۆستا شیرین چێکراوە ڕۆژێکی زۆر خۆشم بردەسەر هیوادارم هەموو ڕۆژەکانی گەشتەکانی تریشم وەکو ئەمڕۆم ئاوا خۆش بێ تا بەرنامەیەکی تر بێکشا دەبینەوە گەلێک مەمنون زۆر سپاس هەر شاد بین.